خوشکێکم نووسیوێتی سڵاو مامۆستا من کچێکم لە ماڵی باوکم دەژیم برایەکم هەیە ماڵی جودایە لە ماڵی ئێمە بەڵام هەموو وەخت و بێوەخت دێتە ماڵمان وێڕێ ماڵ و مناڵی هیچ خەرجێکیشمان ناکات بەڵام بۆ خۆی قەت فەرمووی ماڵێمان لێ ناکات هەر قسەی گەورە دەکەن خۆیان شیرین دەکەن تەنانەت وامان لێ هاتووە نەتوانین شیوێک بەدڵی خۆمان حەزر بکەین دەگەنە سەرمان بەڵام بۆ خۆیان ماڵی خۆیان توند گرتووە خەرجی ناکەن ئایا من دەبێت چی بکەم دایکم و باوکم پێیان خۆشە بێت کوڕیانە بەڵام خەرجی بەشی زۆری من دەیکەم پوختی کورت و پوختی پرسیارەکەوەیە کچێکە لە ماڵی باوچێتی برایەکەی ژنی هێناوە منداڵیان هەیە لە ماڵی خۆیان جیاوازن بەڵام دەڵێ وەخت و ناوەخت بەردەوام هاتوو چۆمان دەکەن و من دەبێ عەزیەت بکێشم پێیانەوە بە دیارێ و بەبێ گومان خواردن ئامادەکردن ماڵ پاک و خاوێنکردنەوە بەڕێکردنیان ئینجاڵە ئامادە نییە ئەو دەعوەتێکی ئێمە بکاتەوە خۆڵقێکمان بکە لەگەڵ خۆیانە دەست و دیاریەک بێنن مەسرەفێک بکەن بەڕێزان ئەم بابەتانە ڕاستە ئەم کچە ناحەقی نییە دایک و باوکیش بەدڵ نیایەوە هەم تۆیان خۆش دەوێ هەم ماڵی براکەت و منداڵەکانیان خۆش دەوێ باوکو دایک هەموو منداڵەکانی وەکو یەک خۆش دەوێ خوشکی باشم گوێ لە برای خۆت بگرە ئەمە پێچەوانەی ئاەتێکی قورئان کراوە بۆیە هاتۆشیان ناڕەحەت کرد و خۆشیان تۆزە سوک کرد لەگەڵ ڕێزمدا ماڵی باوکیشت بێ لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها ماڵی باوکت بێ ماڵی براکەت بێ مادام ماڵ و حاڵ و خێزانی خۆت جیاوازە مەچۆ ماڵێکەوە حتا تەستەئنیسو ئەزانین ئیستئناس معناوە نە تەلەفۆنیان بۆ بکەی ئەرێ باوکە وەڵا بەتەمەن بێم بۆ ماڵیەوە خوشکەکەم بەتەمەن سەرێکتان لێدەین ئێ خۆ ناڵم هەیە نە حتا تەستەئنیسو حتا دڵنیا نەبی لە دڵی خۆتەوە یەقینن نەبێ بە چوونی تۆ بۆ ئەو ماڵە هەز بە ئارامی دەکەن ئیستئناس یعنی هۆگری ئای کە پێیان خۆشە تۆ کە دەچی بۆ ماڵی برادەرێکت خزمێکت دۆستێکت برایەکت خوشکێکت تەنانەت باوکو دایکی خۆت کە ماڵت جیایە ئەگەر هەستت کرد لە دڵەوە بە ئەندازەی تۆ خۆشحاڵ نین کاکە مەچۆ حتا تەستەئنیسو ئەمجا کە چووی سڵاو بکەی یعنی نەک لە دەرگاداوە تەلەفۆن کردۆ سڵاو لە مەجبوریان بڵێ بەخێر بێ ئەبێ هەمومان خوا بە ئەو ڕۆشنبیری ئیسلامی وەرگرن لە دڵەوە یەقینت هەبێ کەسی بەرامبەر زۆر خۆشحاڵە بە سەردانەکەت دووەمیان پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ زۆر غیبن تەزدید حوبن کاکە کەم هاتوچۆی یەک بکەن با لەلای یەک خۆشەویست بن ئەوە تام خوشکە هاواری لێ هەستاوە دەڵێ وەخت و بێوەخت هەر سەرمان دەبن نا ئەوە باش نییە ئەمە هەر پرسیاری ئەم بەڕێزە نەبێ هەر کەسێک لە ئێمە کەم هاتوچۆی نزیکترین کەست بکە با لەلای یەک خۆشەویست بی ئێستا ئەم فەسڵی ئێمە کە زستانە کە هەتاو دەردەکەوێ و ڕۆژێکی خۆرەتاوە هەمومان حەزی پێ دەکەین کە چی لە هاوینە چونکە هەموو ڕۆژە خۆر بە دەرەوەیە لەبەری ڕادەکەین خۆی لێ دەشارینەوە مرۆڤەکانی جوان کەم سەردان بکەن لای یەک خۆشەویست بن ئەزیزم بەڵام خوشکە باشەکەم تۆ ئەم ماڵە دەبووە دەست و دیارێک لەگەڵ خۆیان بێنن بەشێک لە مەسرف بگرن ئەستۆی خۆیان ئینسان سنگ بخوا دەبێت کاکە سنگیش بکتی خۆ کردەواری زۆر جوانیان وتووە بەڵام وەکو خۆت من یەک نەسیحەتێکت دەکەم وەکو خوشک و کچی خۆم ئەو عەزیەتەی کە تۆ دەیکێشی دەڵێ زۆری بەشێکی زۆری خەرجەکە من دەیکەم دیارە تۆ موچەخۆری شتێکت هەیە لەبەر خاتی دڵی دایک و باوکت لەبەر سیلەی ڕەحم دڵنیا بە تۆ قازانج دەکەی تۆ پێویستە خێر و سەدەقە بکەی وایە نەدادەیجان بە دڵنیاییەوە دەڵێ بەڵێ دەی ئەو عەزیەتەی کە بەجەستە دەیکێشی خوای گەورە ئەجرت بۆ دەنووسێ ئەو پارێش کە سەرفی دەکەی ماڵ و منداڵی براکەت و براژنەکەت و منداڵەکان و براکەت دەیخۆن و دایک و بابت شادمان دەبن واللهی من دڵنیات دەکەم نێتی خێری لێ بێنە بڵێ خوا لەم قبوڵ کەی خوای حەلانی کەم لەبەر خاتی دڵخۆشبوونی دایک و باوکم با من نەبمە هۆکاری دابڕانی ئەم خێزانە واللهی ئەو پارەیە وەکو بیدەی بە فەقیر و هەژار و هەتی و بێ ئەنوا ئاوا خوای گەورە خێرت بۆ دەنووسێ نێتی خێری لێ بێنە بەسەر خۆتی مەهێنە ئینشاءڵڵا تۆش دەچێ ماڵ و حاڵی خۆت و ئەوانیش ڕۆژە سەردانت دەکەن تۆش سەردانیان دەکەیەوە بەڵام لە ڕێی ئەم پرسیارەوە داوا دەکەم با هەمومان مراعاتی حاڵی یەکتر بکەین بە پێی شەریعەت قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم سەردانەکانمان ئەنجام بدەین